دەجێڕنەوە پیاوەکی زۆر هەژار و لێقەوما و غەریب لە شارێک لەو شارانە ڕۆژی حتا ئێوارێ دەگەڕا لە بۆ پاروەنانەکی کەس نەیدەدایێ. ئەجا من چی بکەم؟ ئەتوو دەڕاوەستێ سەلامەت بی دەچوە پێش مەتعەمەکان دەهاتن نییە ئەو خواردانەی بەرماوی خەڵکیان دەدایێ. ئەوەندە فەقیر بوو ئەوەندە لاد ئەوانەیە خوار بەڵام کابرایەک بوو هەمیشە دوعای دەکرد خودایە یارمەتیم بدەی، خودایە هەژارم لە دەرگای تۆ دەدەم، خودایە دەوڵەمەند بکەی، خودایە وەزعم باش بکەی. خودای گەورە دوعایەکەی قبول کرد. ڕۆژێکیان یەک لە سەرمایەدارەکانی ئەو شارە دەستە لای بڵێ بەخوا ڕەشید برێت چی پێ دەری؟ چی؟ دەری ئەوە چەکێکی 1 ملیۆن دۆلاری پێشکەش بە تۆ. وای پێڵێ؟ بەڵێ دەڵێ ئەو پارەیە بۆ دەدێ من. ڕەشید چ بڵێ باش دەرێ لەبەرەوەی من کابرایەکەم دکتۆر گوتی تووشی نەخۆشیێکی بووی سەری ساڵی دەمری، یعنی 2 مانجکە دەمری. دەرێ لەبەوەی نەوەم نییە کە سوکارم نییە و میراتگر نییە فەرمو ئەو پارەیە پێشکەش تووبی. وەڵڵا کاکە پارەکەی دەخاتە سەر حیسابی و 1 ملیۆن دۆلار. کابرا لە خۆشیان نییە خەریک بوو شێتە بوو هەرتێک و هاواری دەکە دیگە خوایە زۆر سپاس مەمنونم ئەدی دیگە خوایە مەمنونم. کابرا گوتی هێشتا مایە هەر ئەوزارە هەرنی هەر کوشتیە بوو ئەتوو بە یەکسەری دەمرد. کۆشکەشی هەبوو جوانترین کۆشی شار بوو کۆشکەکەشی پێشکەش کرد. کۆشکەکەش یابی؟ تۆڕەشی هەوەستی بارلوت بژێرمەوە. ئەی باشە خوا بۆستە با لە بیرت نەچێت. باشە پیاوێکی وا بۆ تووشی من نابێت منیش تۆ بۆ بە تووشم یایکێکی ترێ بۆ لام بەس داوای قەرزم لێکا سوێن بەخوا. ڕەشید تۆ ئەوەستێ سەلامەت بی با چیرۆکەکەم لێ بێتی. لە پاشان کابرا ژیانی خۆش دەبیتن. کابرا نییە دەست بە خۆشی دنیاە دەکا بەڕابواردن دەکا. کابرا دەستە دیسکویەکان دەستە مەلهەیەکان خەڵکی داوەت دەکا خەڵکی دینی و خەڵکی دەبا جەمعاتی ئەمسالی خۆی نییە و پارەی نییە تەقشار تۆ دەڕاوەستێ لۆت باکسە قسەکەت تەواوە. باش لە پاشان ئەو کابرایە دەستی بە قوماری کرد ئەو پارەی هەرکەمی کرد ئاخری هاتە سەر سازی عەلی پارەی نەما. باش ئەو جارە چی کرد؟ کۆشکەکەی گوتی دەفرۆش. وەڵڵا کۆشکەکەی دا حەقەراتەکان گوتیان ئەو کۆشکە بۆ فرۆشتنە. زۆر باشە. وەڵڵا کابرایەکیش هات دەوڵەمەندێکی گەورە. باشە. وەڵڵا گوتی کاکە دەمەوێت من کڕیاری ئەو کۆشکەیمە دەمێ ئەو کۆشکەی بکڕم. وەڵڵا کاکە کابراش کابرای دەوڵەمەندەکەی کۆشکەکەی کردەوە چووە ژۆری بە پەیژەکان بەسەر کرد حتا گەیشتە کابرای هەژار. کابرای هەژار یەکسەر وەکو بتی لە جێ خۆی وشک بوو. دەزانی ئەو کابرای دەوڵەمەندە چێ بوو؟ کێ بوو؟ هەمان ئەو کابرایە بوو کە کۆشکەکە و پارەکەی پێشکەش کرده بوو. سعدی بادڵم منە تەقێ تۆ نەوە کابرا مردووە. بۆستە ئەی باشە سعدی شیخم بێڵە تۆ لە ناو چیرۆکەکانیشتا درۆەکەی؟ کورە کاچی من کابرا تاقی کردەوە. کابرا ویستی وانەیەک پێشکەشی مرۆڤایەتی بکات بە هەموو دنیا بڵێتن هەموو شتێک بە هەوڵدان خۆشە بەدەستکەوی ئەگە شتێک بە هەوەندە بەدەستکەویتە نیە تەخشان و پەخشانی دەکەی. بەڵام ئەگە بەماندین بووم بی قیمەتی دەزانی بزانە کابرای هەژار کابرای غەریب ئەو دەوڵەمەند چی کرد؟ وتی بڕۆ دەڕێ لەو کۆشکەی. وتی ئەتوو هەرەوەنی بە خۆت هەژار بی. وتی ئەتوو عەقڵیشت هەژارە بۆیە نابی بە هیچ. هەژار ڕاستە هەیە بەڵام هەندێک کەس هەیە خۆی هەژاری هەڵبژاردیە. خوای گەورە هەڵمە سەروەت و سامانی پێشکەش کرد کەسی هات لە شتی قۆڕ و لە شتی بیمعنا سەرفی کردە یاوە ڕەشید. ڕەشید دنیا و هایە عەزیزەکەم ڕەشید چاوەکەم چیرۆکەکەم چۆن بوو ڕەشید دەتش بیر بکەوە ڕەشید. کاکە گیانە چیرۆکە چه پەیوەندی بەم نوێ منەمەوێ لێو جابمەوە پێمەوێ لێو جابمەوە سەحنی گورە هەیتی ڕەشید هەیتی حەیرانی بم هەیتی بەس تو تێناگەی کاکە
چیرۆک بۆ وە کرایە بۆی ئێمە مێشکمان ببتەوە ئەوە وانەیەکی باشە کاکە دەبێ ئاگامە لە سەرۆت و سابانی بی یعنی ڕەشید بەڕاستی پیاوەشی باشی زۆر ئاگا لە سەرۆت و سابانیە ڕەشید بە بیرم هاتەوە قماشەکانت لە بۆ کاک وشاری نرد ئۆهۆ ئیسا خەمەخۆیکە لێو جامۆ پێتەڵێم لێو جامۆ بۆ وشارێ نێرم بۆ عەبەیە نێرم بۆ عەلەیە نێرم پەیوەندی بە تۆ نییە ڕەشید مەسەلەشکەمە بیر هاتەوە بابە مەسەلەیشی جیا ئەبمۆرێت بۆ خاتری خوا مەسەلەی گوێت لێ ناگرم مەسەلەم ناوێت یعنی تەواو تەواو قەراری خۆمە ماوە لێ جیاب وەحی لێ جیابمەوە